دوای چەندین تاوانی کۆمەڵکوژی بەرامبەر گەلی کورد لە باشووری کوردستان، ڕژەمی بەعەس مەرگەساتی بەناوەندفاڵیشی لە کوردستان ئەنجامدا. هەڵەبجەش بێبەش نەبوو لەو شاڵاوە و نزیکەی 2500 کەس دوای گەڕانەوەیان لە ئاوارەی لە وڵاتی ئێران ئەنفال کران و 165 کەسیان لە زیندانەکاندا شەهید بوون. 36 ساڵ تۆ ماساتە گەڕیتەوە ئەکرێ بەشێک لە کەسوکاری شەیدان داواکاریان هەبێت و بۆکو پێویست خزمەت نەکرابن، قسەکانیان بەجێیە، داواکاریەکانیشان بەجێ لەگەڵ داواکاریەکانیان، بەڵام قەدەری ئێمە وایە هێندە مەساتەکانمان زۆر و هەموو ساڵێکی گەڕینەوەی بینی ساڵێک ڕێژەی بەشداربوونی کەسوکاری شەیدان زۆرەوە ساڵێک کەمە. لە ڕۆژی مەرگەساتی ئەنفالدا لە هەڵەبجە بە بەشداری چین و توێژەکان مەراسیمێک بەڕێوە چوو. تا ئێستاش هیچ ڕوفاتێکی شەهیدی ئەنفالی هەڵەبجە نەگەڕێنراوەتەوە. ئەنفالەکانمان تاکو ئێساش ڕوفاتیان لە زۆر ناوەڕاست و خواروی عێراق لە زۆر شوێن و لە زۆر بیابانە لەژێر خۆڵا شاراونەتەوە، لەژێر لما شاراونەتەوە. ئێمە لێرەوە سەرخۆشی لە کەسوکاری شەیدانی ئەنفال، لە کەسوکاری با بڵین ئەو کەسانە ئەکەین کە لە ڕۆژگاری سەختی هەشتا تاکو ئێستا بەرگیان گرتووە. کەسوکاری ئەنفالکراوانی هەڵەبجە بۆی نیگەرانیەکانیانەوە بەشداری مەراسیمی ساڵانەی و مەرگەساتە ناکەن و دەڵێن بەپێی پێویست ئاوەڕمان لێ نەدراوەتەوە. مەفرۆزە خەڵکی ڕزگاربووی شاڵاوی ئەنفال 36 ساڵ لە خەو غەفڵەتان ئەبێ بێدار بکرێنەوە، ئەبێ بە خەبەر بهێنرێنەوە جارێکی تر، چونکە بۆ ئێمە وەکو قەومی بەنو ئیسرائیلەکەی موسامان لێ هاتووە 36 ساڵ بێ بەدوای کەیسێکە جا ئەو قەومە بۆ مودەی 40 ساڵ نەیانتوانین بچنە قودس. بەیانی زوو کۆڵباری نەپێچاوە بەرەو قودس بەڕێ بکەون، ئێوە هاتن شوێنی خۆیان. خی گەورە بەو جۆرە عقوبەیدان. ئەگەر ئەم خەڵکی ئەنفال کراوە، ئەم ڕزگاربووی شاڵاوی ئەنفالە، ئەم کەسوکاری قوربانیانی ئەنفالە بەڕاستی بەهۆش نەیەنەوە، ئەبێت تا 40 ساڵ تا جیلێک ئەڕوا وەکو قەومەکەی موسا، ئەبێ ئێمە هەر ئاوە چاوەڕانکەین. کاری ترەوەیە هەموو کەسێ وەکو یەک قەرەبوو بکرێتەوە و نەک یەکێ موچێ بکەن و یەکێکیش بۆی نەکەن و ئیتر هەموو کەسێ لێرە کیمیایی لێداوە، هەموو کەسێ ئەنفال کراوە هەر وەکو یەکە و جیاوازی نەکەن و تا ئێستا جیاوازیان کردو ئێستا نەیکەن و هەموو کەسێک ماڵی ڕووخاوە، هەموو کەسێک کەسوکاری شەهید بووە، هەموو کەسێکیش ماڵی وێران بۆ ڕای کردووە، دوو جار ڕای کردووە، جارێ لە ڕاپەڕی ناجارێ لە کیمیاییە و ئەنفال کراوین چوینەتە هەولێر سادان بردێنتی ئەوێ و هیچ شتێکیان بۆ نەکردوین هەتا ئێستا. بەشکم حکوومەت تا ئێستا هەچیشی کردبێ دەستی خۆش بێ، بەڵام ئەگە زیاتریش بکە باشترە. هەڵەبجە و ئەنفال لە نێو گشتکارەکانی ڕژەمی بەعەس لە لوتکەی تاوانەکاندان و بەرپرسانی هەرێم و کەسوکاری ئەنفال کراوان دەڵێن ئەرکی حکوومەتی عێراقا شەهیدەکانی ئەم مەرگەساتە وەک شەهیدی جینۆساید بناسێنێت و قەرەبووکردنەوەی کەسوکاریان بگرێتە ئەستۆ. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.